ئێمە وەک زانکۆی هەڵەبجە بە هەموو شێوەیەک ڕەدی ئەو ئەنجامە ئەینەوە و قبوڵی ناکەین لەبەرەوە پێمان وایە کە پرۆسەیەکی یەکەم ناشەفافە دووهەم کەموکورتی هەیە لە پرۆسەکە بە تایبەتی لە پرۆسەکە هەردوو ساڵی 2016 بۆ حەڤە و 2007 بۆ هەژدەواتە 2 ساڵی خوێندن پێکەوە چوونەتە ناو پرۆسەی ڕیزبەندی نیشتیمانیەوە کە ئەمە زەرێکی زۆر گەورەی یاوە لە زانکۆی هەڵەبجە چونکە زانکۆی هەڵەبجە 2 ساڵی خوێندنی بۆ حساب کراوە کە ساڵێکیان پڕ چالاکی و پڕ لە چالاکی لۆکاڵی نوێدەوڵەتی پڕ لە کاری خزمەتگوزاری کە ساڵی 2010 و ساڵێکی تریان کە 2007 بەداخەوە خۆمان اعتراف بەوەکەین کە لە ئاستی پێویستان نەبووین منطق نییە زانکۆی هەڵەبجە لە ڕانکینی نێودەوڵەتی لە ساڵی 2010 4000 پلەی زانکۆی بچێتە پێشتەوە لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی عێراق لە ڕقم 90ەوە بێ بە ڕقم 58 بەڵام لە ڕانکینی نیشتیمانی کەوەی کە لیژنەی وەزارەتی خوێندنی باڵا ئەنجامیاوە نەتیجەکەمان بێتە خوارەوە ئەمە بەڕاستی پرسیارێکی گەورەی ئێمە تا ئێستا تێنەگەشتوین بۆچی وایە و ئەمە بە شتێکی نامەنتقی دانین